السلام عليكم ورحمة الله وبركاته. من إسماعيل عسو شنالكي خمو قرامو لاتان لبرقي ياري كان إيمان برينكتين ياري كان إيمان كيشا جمرو بازدكينو يوادارم سوديو بوي هاوريان تانا قدار بنلو ياري أنا أوا شيري بكنو بو هاوري كانتيان بنيرن وهروا قا فيديو بتعملوا لايكي فيديو كوكن وهروا سبسكرايبي چنال كمان كن اگر تاكو سنة تاكدوا فرون بأسر بسين بوناو ياريكا من ذا ياري اون رجل بين شجبا كريتو بو بلايستيشن 4 اكس بوكس 1 ورا بي سي كمبيوتر بيكاتو بيكدا سير كانوا واتلم ياري غريني كي كانوا دون ولا سرو برا ياري كده شان اغربو كوتسان تواني تسير برا ما طوري برامبرت بشكين تو بيتاقين تو لكوتاي ببكارين تو بو بازو املا تسان بوينتس كو كردوتو واتا اگر لەگەڵ کۆمپیوتەری یاری بکەیت پێویستە کات ساری بەرامبەر بشکێنیت و بیتەقێنیتەوە زۆر بەخێرای بڕۆیت و باز بێت و بۆی پۆینت کۆ بکەیتەوە هەروە لەگەڵ ئۆنلاینەکەشی شێوەی هەروە هاوشێوەی یاریکردنی ئۆنلاین نەکەشی 6 ئۆتۆمبیل بەرامبەر 6 ئۆتۆمبیل تر یاری دەکەیت و تاکو کۆتایی بزانین کام تیم پۆینتی زۆرتر و ساری زیاتر تەقاندوتەوە شێوازی یاریەکە جیاوازە و چەندەها ژینگەی جیاواز دەتوانیت یاری بکەیت و لە ناوچەی دارستان و ناوچەی بەفرین و چەندەها ناوچەی تر یاریەکە تەقریباً وەک ئۆفرۆدە بەڵام شەڕسیاری ئۆفرۆد و هەروەها لەم یاریەدا ماتۆڕ و سیارێکی تایە بۆ یاریکردن و هەروەها دەتوانیت کلاسەکەیان دەستنیشان بکەیت کە سیارێک بۆ یاریکردنی تۆ گونجاوە. یاری دووەمیشمان لە یاریگەکانی ئەم مانگایش بڵاوکراوەتەوە لە 5/6/2018 هەژیاری ڤامپایر کەوا بەم شێوەیە دەنووسرێت ڤامپایرەکە تەبعاً بۆ پلەیستیشن 4 و ئێکسبۆکس 1 و پیسی کۆمپیوتەر بڵاوکراوەتەوە. شێوازی یاریەکە ئاکشن RPG بەڵام بینایی کەسی سێم ترد پێرسن شوتەر چیرۆکی یاریەکە باز لە دکتۆرێک دەکات کە بووە بە ڤامپایر و بووە بە خوێنمژ بەڵام نایەوێت وەک خوێنمژێک مامەڵە بکات و خوێنی کەسانی تر بمژێ و بیانکوژێ بەڵکو هەوڵ هەیە لەو شارە یان لەو ناوچەیە ئەو ڤایرۆسە لەناو بەرێت یان ئەو ڤایرۆسە نەهێڵێ بۆ ئەوەی کەسانی تر تووشی نەبن واتە نەبن بە ڤامپایر و ڕێگایەکی قورس لەبەردەم دەمیایەتی لە هەمان کاتیشا بێ بەرگەی ئەوە بگریت کە خۆی ڤامپایرە حەزی لێ کەسی تر بکوژێت و خوێنی کەسی تر بمژێ و بۆیە لە هەمان کاتە دەبێ ئاگات لەوە بێت کە کەسی بێتاوان نەکوژیت و لە هەمان کات هەوڵ بێ ئەو نەخۆشیانە ئەو ڤایرۆسە لەو شوێنە نەهێڵیت. Over there! It ain't human! Kill it! Where is the monster hiding? It's still in England, isn't it? Take your place among the bearers of the lance. One of us! One of us! I shall return as your judge and jury. The God of Priwen has called for a second great hunt of our kind, and they will stop at nothing to eliminate us. You believe you're just fighting a disease, but it's you, the disease, Jonathan, you! We stand upon the precipice. What prevails in the end, I wonder? The desire for blood, or to be of service to man? لە یاری سێماندا یاری جوراسیک وێڵد ئێڤۆلوژن کە لە 12/6 بۆ پلەیستیشن 4 و ئێکسبۆکس 1 و پیسی کۆمپیوتەر بڵاو دەبێتەوە. شێوازی یاریەکە سیمولەیترە کە تۆ باخچەیەک دروست بکەیت کە تیایدا دایناسۆرەکان تایە بژین و زۆر بن و هەروەها دەریاسە دروست بکەیت و تایە دارستان دروست بکەیت و هەروەها چەند مەرکەزێ دکتۆر و حەرەسی تیابن تاکو ئاگاداریان بزانن دایناسۆرەکان چۆن مامەڵە دەکەن هەندێک جار بە شێوەیەکی ناجێگیر مامەڵە دەکەن و تۆ دەبێت ئاگاداریان بیت و یان ئەو شوێنە دروستت کردووە تێکی دەشکێنن بە شێوەیەکی گشتی جیهانێکی بچوو کراوە دروست دەکەیت وەک باخچەیەک بۆ دایناسۆرەکان کە تایە بژین بەردەوام دەبێت ئاگات لێیان بێت.
چوارەم یاری فارکرای 3 کلاسێکی دەشن یەکەم جار بۆ پلەیستیشن 3 و ئێکسبۆکسی 360 و پیسی کۆمپیوتەر بڵاوکراوە بەڵام بە کوالێتی گرافیکی بەرزتر لە 25/6 بۆ پلەیستیشن 4 و ئێکسبۆکسی وان جارێکی تر بڵاو دەکرێتەوە بە شێوەیەکی گشتیەک کە لە باشترین بەشەکانی فارکرای 3 و کە لای من یەکە لە باشترین بەشەکان کە چیرۆکێکی زۆر چێژبەخشە کە لە جیهانێکی کراوەیە ساری تایە ئاژەڵی تایە تایارەی تایە دوژمنی تایە بەڕاستی یاریەکی نایابە. بە پلەی پێنجەم و کۆتایی یاری The Crew 2 کە دەبوایە لە سەرەتاکانی مانگەکانی ساڵی 2018 بڵاو بکرێتەوە بەڵام بڵاو نەکرایەوە بەڵام بە شێوەیەکی فەرمی لە 29/6 بۆ پلەیستیشن 4 و ئێکسبۆکس وان و پیسی کۆمپیوتەر بڵاو دەکرێتەوە. ئەوەی جیاوازە لەگەڵ The Crew 1 ئەوەیە کام جارە شێوازی پیزایی و هەروە گرافیکی یاریەکە و هەروە گەیمپلەی یاریەکەیان باشتر کردووە بەڵام لەگەڵەوەیە تایبەتمەندیەکی کەوای لێ دەکات زۆر جیاواز بێت ئەوەیە بە ڕێژەیەکی یەکجار زۆر پێشبڕکێی تێدایە بۆ نمونە پێشبڕکێی ناوجادە و ناو شارۆچکە و پێشبڕکێی ئۆفرۆد و پێشبڕکێی ماتۆڕ و پێشبڕکێی درێفت و پێشبڕکێی بەرەم و پێشبڕکێی تایارە و ئەنواع سیارە و ماتۆڕ و یانی بەزم و ڕزمێکی یەکجار زۆری تایە. ئەم یاریە زۆر قەڵەباڵغە و هەروە ماپەکەشی خەریتەیەکی زۆر گەورەیە و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە. ئەم یاریەکێکە لە یاریە گرنگەکانی ئەم مانگە. Oh, there's a skid! Oh, and there's a wreck! The cars are hauling up! Our champion swerved around it brilliantly. Now that's the skill that wins no matter what the engine, no matter what the track. He is this season's undisputed motorsports champion, coming out of nowhere to rise to the top. ئەمە گرنگترین یاریەکانی مانگی 6 2018 بوو. بەڵێ بەڕێزان لە کۆمنتە بۆ نووسن چ یاریەکتان بەدڵ بوو یاخود چ یاریەک دەیکڕن. زۆر سوپاسان دەکەم هیوادارم لایک و سەبسکرایبتان بیر نەچێت و بە خۆشی و ئارامیدا بن.